سڵەوتان لێ بێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا هەوڵ دەدەین کورتکراوەی زنجیرە کتێبێک بڵاو بکەینەوە. ناونیشانی کتێبەکەمان مەملەکەتی شەیتانە کە لەلایەن نووسەری بەناوبانگ ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئامانجی نووسەر لە نووسینی ئەم کتێبە ئەوەیە کە چاواشەکارەکانی سیحر و جادوبازی ئاشکرا بکە. هەروها ئەم کتێبەی نووسەر باسی کۆمەڵێک ڕووداوی زۆر سەیر لە خۆ دەگرێ کە خودی کەسایەتی ماکوان کەریم بەشداری مەیدانی لەم ڕووداوانەدا کردووە و لە کتێبەکەیدا بۆمانی باز دەکا. و نووسەر دەڵێ کە ڕووداوەکانی نێو ئەم کتێبە لە ژیانی ڕاستیدا بەسرم هاتووە و تەنها ناوی کەسایەتیەکانی نێو کتێبەکەی گۆڕیوە، ئەویش بۆ پاراستنی ناسنامەی کەسایەتی ڕاستەقینەکان. هەروەها کۆمەڵێک زانیاری زۆر لە خۆ دەگرێ سەبارەت بە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بابەتی جنۆکە و سحر و جادوبازیدا. و ئەگەر هەر تاکێک تووشی حاڵەتێکی لەو بابەتە بۆیەوە چۆن بتوانێ مامەڵەی لەگەڵدا بکە. ئەمانەی باسمان کرد زانیاریە گشتیەکانی کتێبەکەن و بۆ تێگەیشتن لە تەواوی چیرۆکەکە دەتوانن بینەری بەشەکانی تری چیرۆکەکە ببن لە ڤیدیۆکانی پێش و ترماندا. بەڵام بیرتان نەچێت دەتوانن پشگیری زیاتریشمان بکەن بۆ بەردەوام بوونمان، ئەوش لە ڕێگەی لایککردنی ئەم ڤیدیۆیە و دەتوانن سبسکرایبی کەناڵەکەشمان بکەن بۆ ئاگادار بوون لە هەموو چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم جۆرە دەست پێ دەکاتەوە. لە ژیانمدا دیمەن و ڕووداوی وام بە فیلمی هۆلیوودش نەدی بوو. شەڕ لە نێوان حەسقیل و ئەو کسەی کە کاتی خۆی خۆشم دەویست و ئێستاش وەکو سەگ تەماشای دەکەم دەستی پێکرد. سەسی لە لاشەمدایە و هەست بە قورسایی ناو لاشم دەکەم. شێخ بەرقانیش لە تەنیشمەوە وەستاوە. هەموو مۆڕە دەکەن. پەروانە زوو وەکو سەگی دڕ هێرش دەهێنێ بۆ لای من. کاکە حەزەی برام لولی دەکات و دەیگەڕێنێتە دواوە و منیش حەپەساوم لە شوێنی خۆمەوە. پەروانە زوو هاوار دەکات و دەڵێت قوبەیس. منیش بەش بە حاڵی خۆم حەزم بە شەڕەکە بوو. ویستم شەقێک بۆشێنم بۆ کسێکیان کە لەیەکیان لێ بدەم، داخی دڵی خۆم بەو کسە بڕێژم. ویستم بڕۆم ڕۆ ئەو زانی مۆزعەکەمان موسەیتەرە. شێخ بەرقان هاواری کرد و وتی لە شوێنی خۆت نەجوڵەی دوای ئازارت ئەدات. هەرکە ئەو وای ود ڕاستە و خۆ لە منیان سرەوان. هاوارم کرد ئاگام لێبوو دەنگم دەرنەدەهات، بەڵام چه ئازارێکم پێگەیش خوایە. باش و تەحملی ئازارەکەم کرد و لە جێگەی خۆمدا چەقی بووم. شێخ بەرقانم بینی بوو بە 20 تا 30 شێخ بەرقان لە بەرچاومدا دەسوڕایەوە. سەقف و دەرگا و فەرش و هەرسی ناو کەشتێکە بوو شێخ بەرقان بوو. ویرسانش وەکو ئەژدیها دەهات و دەچوو. زیاد لە 20 باڵی هەبوو. هەش بۆ دەسەری وەکو یەکی پێوە بوو. ملەکانی درێژ دەبوون وەکو دارێک چۆن ڕەشەبا لێ ئەدا. ئەو دەهات و دەچوو شێخ بەرقان پێیدا دەکێشا، ئەویش دەی کێشا بە شێخ بەرقاندا. ئاگام لە هەردووکیان بوو دەیان کێشا بە یەکدا. بەڵام وەکو لە سینەماکەدا دانیشت بێتم و تەماشای فیلمێکی ترسناک بکەم پێکانم و هەموو قاسەکانم قورس ببوون. خۆمم بۆ هەڵ نەدەگیرا وەک ئەوەی 6 کیلۆ بە شانمەوە بێدوا بوو. ئیتر لەوەدا بووم توانای وەستانم نەمێنێ. خەریک بوو دەکەوتم. زۆر حەزیشم بە شەڕەکە بوو، بەڵام لە توانای منیشدا نەبوو. ئارەزووم بوو شەقێک یان کەلەیەک بدەم لەو پەروانە هیچ و پوچە. هیچ توانام نەما. لەو کاتەدا کەسێک سپاندی بە گوێم داوتی خۆ تۆ خواناسی ئەی بۆ قورئان ناخوێنی؟ ئەی ئیسلامەتی و دینداری بۆچی باشە؟ بۆ ئەو هەموو شتانت لەبیر کردووە؟ سوبحان الله، لەو کاتەدا وامزانی یەکەم جارە ئیسلامم پێدەگا کە ئەوەم پێڕاگەێنرا. بە دەنگ 3 هاوارم کرد ئەستەغفیرولله. شایەت ومانێکم هێنایەوە و ئایەتل کورسیم خوێن و دەستم کرد بە خوێندنی سوورەتی واقعە. هەستم بە سووکبوونی لاشەی خۆم دەکرد. وردە پەروانە دوور دەکەوتەوە تا تەواوم کرد. دەستم کرد بە خوێندنی سەرەتای سوورەتی بەقەرە تا ئایەتی 35م لەبەر بوو، ئەویشم تەواو کرد. پاشان هەرسی سوورەتەکانی باسی قیامەت بوو خوێندم. ئاگام لێبوو سەرەکانی ویرسان نەما و باڵەکانی دەپووکانەوە. پاشان هەردووکیان وەکو گسکی کارەبا هەڵیان بلوشێت و جوودیان نەما. عارەقێکی زۆرم کردبوو، هەموو گیانم ئاو بوو. هەستم بە سووکبوونی لاشەم کرد. کەس لە دەورم نەما وەک ئەوەی هیچ ڕووی نەدابێت، بەڵام ئازارێکی زۆر بەسرمدا دەهات و دەچوو وەکو هەورە بروسکەوا بوو. هەر چۆن بوو خۆم گەیاندە ژوورەکەم. دەست نوێژم گرت و ئینجا لەرز دایگرتم. ئەوەندەم سەرما بوو تەنانەت پێڵاوەکانیشم بۆ دا نەکەنرا. هەرسی لێبوو دام بە خۆمدا. هەموو گیانم لە سەرماندا دەلەرزی. تاوام لێ هات وتم تەلەفۆن دەکەم بۆ فریاگوزاری کەشتێکە.
کەمێک چاوەڕوان بووم، حاڵم هەردەهات خراپتر دەبوو. ناچار زغانیم ڕەوشەکە بەرەو خراپی دەڕوا. هەڵسام بڕۆم بۆ پرزگا. حەسقیل پەیدا بوو لە بەردەممدا وتی: بڕۆوە بۆ جێگاکەی خۆت. منیش چوومەوە جێگاکەی خۆم. حەسقیل وتی: ئەم دەرمانە بۆن بکە و باسە سیل لە لاشەت دەرچێ، لەرزەکەشت نامێنێ. لە شوشەیەکی کریستالدا بوو ئەوەندەی 2 پەنجە دەبوو کە سەری شوشەکەم هەڵپسڕی و بەرزی کردەوە. دوو کەڵێکی سەوز و بۆنێکی زۆر خۆشی هەبوو. چۆ ناولوتم زۆر فێنکی بەگیانمدا هات. وردە وردە لەرزەکەم نەما و حەسقیل پاڵێکی پێوە نام کەوتمە سەر جێگای خەوەکەم و هەڵسامەوە تەماشام کرد سەسیل و شێخ بەرقان لە بەردەممدا بوون. ماکوان وتی: ئەو فیلمە چی بوو بە سەرماندا هات خوایە؟ شێخ بەرقان: خوا پاداشت بداتەوە، ئەو قورئان خوێندنە زۆر باش و کاریگەر بوو، هەمومانت ڕزگار کرد. ماکوان: ئاگاد لە حەزەی برام بوو لە جاکیشان و ئارنۆڵد و ڕامبۆ و شتی وا دەچوو. کاتێک بۆکسی دەهاویش بە دڵی من بوو، بەس تێم گێنن بۆ نەم دەتوانی دەستم بەو پەروانەیە بگە. سەسیل: ماکوان ئەوە عیفریتی کافرە زۆر بەهێزە، توانای خەیاڵی هەیە، وزەیەکی هەیە هەرسی بوێە هەپڕونی دەکا. تەنها ئێمەی عیفریت دەرەقەتیان دەین، بەڵام هێزی ئاەتەکانی قورئان زۆر کاریگەر بوو، هەمومانی ترسان. ئێمە گردن کەچ و لاواز بووین لە ئاستی ئەو ئاەتانەی خودای گەورەدا. داخۆ ئەوان حاڵیان چۆن بوو بێ. ماکوان: گوێم لێ بوو هەر باسی قوبەیسی دەکرد. ئەم قوبەیسە کێیە؟ ئەوش زنۆکەیە یاخود چی؟ شێخ بەرقان: نا ئەوە هێزی جنەکەیانە لەناو ئەو ڕێکخراوە کە ڕێکخراوێکی ئافرەتانە. ماکوان: ڕێکخراوی ئافرەتانی چی باسی چی دەکەن؟ حەسقیل: ڕێکخراوێکی ئافرەتانی پڕ لە جن و ساحیر و بێدینن. ماکوان: ئەمە چییە بیکەن لە ڕای خوا هەر ئەمەمان مابوو. شێخ بەرقان: پێش ئەوەی باسی قوبەیسەکانت بۆ بکەم حاڵت چۆنە، باش بوویتە یاخودنا؟ ماکوان: خوا شاهیدە عیبم نییە. حەزەگیان ئەوە چی بوو؟ پاراسی تۆڵی ئێوەیە یاخود چی؟ حەسقیل: ئەوە دەرمانی ئێمەیە. ماکوان: ئابم دەرێ بالام بێت بیدە بە من. حەسقیل: ها بۆ تۆ. شێخ بەرقان: ئەو بەس بۆ 2 ڕۆژ بەکاردێ، دوای ئەوە نامێنێ. ماکوان: وتم خوایە بۆ حەزەی برام ئەوەندە دەست و دڵی باش بووە. شێخ بەرقانش بە پێکەنینەوەوتی: حەزەی براد نە دڵی هەیە و نە ئەو دەستە باشش. ماکوان: ئەو قوبەیسە چییە شێخ بەرقان، تێم بگێرە. شێخ بەرقانیش وتی: ئەم بزوتنەوەیە سەر بە ئافرەتێکە ناوی مونیرە قوبەیسیە و خەڵکی سووریایە و لە ساڵی 1933 لەدایک بووە، تا ئێستا لە ژیاندایە. لە یەکێک لە گەڕەکە کۆنەکانی دیمەشق ژیان بەسەر دەبا. پێشتر دەرچووی کۆلێژی زانستیە لە دیمەشق، پاشان چۆتە کۆلێژی شریعە. هەر لە دیمەشق لە ڕێگەی پیاوێکی کوردەوە بە ناوی ئەحمەد کۆفتارۆ کە ماوەیەکی زۆر موفتی سووریا بووە، لە سەردەمی حافز ئەسەددا چۆتە ناو تەریقەتی نەقشبەندی. ئافرەتێکە کار بۆ شەیتان دەکا. ئەگەر بیرت بێ کاتی خۆی سەسیل و شێخ شاهین هاتن بۆلات داوای چیان کرد؟ ئەو تێوە گلاوە لەو کارە، ئەوەی بچێتە بزوتنەوەی ئەو هەر بە ئاو سحراوی و خوانە ناسی دەکا. ماکوان: خۆ ئەحمەد کوفتارۆ زانایەکی گەورەی و نەقشبەندیەکانیش دیندار و خواناس. شێخ بەرقان: ڕاستە، بەڵام ئەم ئافرەتە تێوە گلاوە بە ناوی کەرامات و سحر و جادووەوە، لەگەڵ شەیتانەکانشدا دەستی تێکەڵ کردووە. زامونیرە قوبەیسی لای ئەو ئافرەتانی کە دەسنە ناو ئەم بزوتنەوەیە زۆر بەهێز ڕای دەگرن و قاس و دەستی ماز دەکەن، زۆر بە پیرۆزی تەماشای دەکەن. لای موریدەکانی هەموو قسەیەکی پیرۆزە و بیر و باوڕیان وایە کە قسەی مونیرە لە باوک و مێرد گرنگترە و دەبێت گوێی بۆ بگیرێ. ماکوان: ئەی ئەمانە موسڵمانن وەکو خۆمان؟ شێخ بەرقان: ئەمانە بەندایەتی و عیبادەتیان لە موسڵمانان بەگشتی جیاوازە. ماکوان: بەڕاستە؟ شێخ بەرقان: بەڵێ، نوێژی ئاگریان هەیە لە کاتی عادەی ئافرەتاندا، یان هەر کاتێک بێت ڕۆ ئەم ئافرەتە نوێژ دەکەن، بە بۆچوونی خۆیان پیرۆزی لە خودا وەردەگرن و کاری زۆر پۆخڵەواتیان هەیە. ئەم ڕێخستنە نهێنیە لە وڵاتی سووریا و لوبنان و ئەردەن و کوێت و عێراق و سعودیا و تورکیا زۆر بەربڵاوە، بەڵام زۆر بە نهێنی کار دەکەن و تەنها بۆ ئافرەتانە، هیچ کەس لە پیاوان وەرناگرن مەگەر کەسێک بێت وەک شێغیان وەک بیرمەند لەگەڵیاندا کار بکە. ماکوان: ئەی ئەدەبیاتیان چیە و هەڵس و کەوتیان چۆنە؟ شێخ بەرقان: جوول و بەرگیان کورتە وەکو پاڵتۆیەک وایە،
زۆربەی کات پەڕۆیەک یان دەستە سڕێک دەبەستن بەسەریانەوە شوکردن لەلایەن شتێکی خراپە و ئەگەر شوشیان کردبێت دەبێ بیکەن بە کەسێک کە شێخەکەیان بۆی هەڵدەبژێرێ زۆربەی و ئافرەتانی کە وەردەگیرێن دەبێت لە ئافرەتانی دەوڵەمەند و خاوەن ژیریەکی زۆر بن ئەم بزوتنەوەیە زۆر نهێنیە و دەبێ ئەو کەسەی دێتە ناو ئەم بزوتنەوەیە لە ڕووی ئەمنیەوە زۆر وریابێ پاشان هیچ گرنگیەک نادەن بە زانستی شەرعی و تەنها زیاتر گرنگی ئەدەن بە فکر و فەلسەفە و تەریقەتی نەقشبەندی هەموو پەیوەندیەکیان دەبێت لە ڕێگەی ڕێخستنەکانیانەوە بێ هیچ پەیوەندیەکی کۆمەڵایەتی دانامەزرێنن مەگەر لە ڕێگەی ڕێخستنەکانیانەوە نەبێ دکتۆری تایبەتشان هەیە شێخە تایبەتەکەیان بە خاتون یان ئانیسە بانگ دەکەن و هەموو فەرمانێکیان بۆ لای ئانیسەکەیانە و تەنانەت دەبێ هەموو فەرمانێک لەو وەربگیرێ هەر ئافرەتێک دەچێتە ناو ئەم بزوتنەوەیە دەبێت نامەیەک بنووسێ لە نامەکەدا دان بنێ بە هەموو تاوانانەی کە کردوێتی وەک کورسی بابەوەی نەسڕانیەکان وایە ئەو ئافرەتانی کە کۆ دەکرێنەوە لە شانەیەکی ڕێخستندا دەبێت هەموو تەمەنیان وەکو یەک بێ لە هەر وڵاتێکدا بە ناوێکەوە کار دەکەن هەوڵی زۆریان بۆ دروستکردنی ڕێکخراوی ژنانە و ئافرەتانە هەیە و بە ناوی ئازادی و مافی ئافرەتەوە خۆیان ڕێک دەخەنەوە ناوی ڕێکخراوە سەرەکیەکان لە وڵاتاندا زۆرە یەکەم قۆناغی تەمەنیان کە وەردەگیرێن لەم ڕێکخراوەدا پێی دەوترێن نودار بۆ ئافرەتی تەمەن 14 ساڵ بۆ 18 ساڵە بۆ گەورەتر لەمانە ناویان ناوە ئەلبەشایر لە تەمەنی 18 ساڵیەوە دەست پێ دەکا بۆ 24 ساڵ پاشان قۆناغی سێم دێتە پێشەوە کە ناویان ناوە ئەلبەیادر ئەمانە لە 24 ساڵیەوە دەست پێ دەکا ئیتر بۆ سەرەوەی تەمەنەکان ئەوەش بۆ جیاکردنەوەیانە کە بتوانن کاریگەریان لەسەر دروست بکەن ماکوان ئەی ناوی ڕێکخراوەکان دەزانی شێخە گیان شێخ بەرقان ناوی ڕێکخراوەکانیان ئەوەندەی من بزانم و ئاگادار بم زۆرن بۆ نمونە لە وڵاتی سووریا ڕێکخراوەکەیان ناوی ڕێکخراوی قوبەیسیاتە لە سووریان و چەند پەیمانگا و کتێبخانەیەکیان بۆ دروست کراوە لەوانە بە ناوی پەیمانگای نەعیم یاخود نووسینگەی سەلام و زۆری تریش لە لوبنان دامەزرێنەری یەکەمی ئەمیرە جوبریلە ئەمیرە جوبریل بۆ ئافرەتێکی دیکە وازی لێهێنا کە جێگیری خۆی بوو بە ناوی سەحر حەلەبی لە لوبنان ڕێکخراوەکەیان ناونراوە بە سەحریات ئەمانە زۆر دەمارگیرن لە ئەردەن ناسراون بە تەبەعیات بە ناوی شێخە ئانیسەکەیانەوە فادیە ئەلتەباعیە لە کوێتش بە ناوی ڕێکخراوی بەیادر الئیسلامن لە وڵاتانی تری جیهاندا بە ناوێکی دیکەوە کار دەکەن ماکوانش وتی نەمردین ئەمەشمان زانی خوایە دەستخۆش شێخە گیان حەسقی لەژوتی زۆر دەمێکە دەمەوێت لێت بپرسم فکری ئیسلامی چییە لە شێخ بەرقانم پرسی جەنابیان فەرمویان لە ماکوان بپرسا شارەزاترە ماکوان حەزەگیان من لە خزمەتی تۆدام جەنابی شێخ بەرقان مامۆستا و برا گەورەی هەمومانە باجنۆکەش بێت لای من مامۆستایە و بەڕاستی شێخمە شێخ بەرقان بارەکە الله و فیکم ڕاستی دەوێت دەزانم لە بواری شەرعی زۆر شارەزان نیت بەڵام لە فکردا دان بە کەسدا نانێم دان بە تۆدا دەنێم شێخ ماکوانگیان حەسقیل دە تۆزێکمان بۆ باسکە و موزامە لەمان مەکە ماکوان هزر و دیت تێڕوانینە لە لای من لە ئاین و گەردون و ژیان و مرۆڤ و دەسەڵات لە ئەنجامی بیرکردنەوە لەو چەمکانەوە دێ کە نوێگەریەکی وەکو داهێنانیان پێ ببەخشێ بیر یاخود هزر لە زمانی کوردیدا لە ئەنجامی هزرکردن و بیرکردنەوە سەرچاوی گرتووە لە زمانی عەرەبیشدا بە هەمان شێوەیە لە تەفکیرەوە هاتووە چونکە ئەنجامی ئەقڵە ئەقڵ ئاراستەی دەکا بەڵام لەسەر بنیادی شتێک کە بوونی هەیە نەک بێبوون بێ ئەگەر لێکۆڵینەوەت لەسەر شتێکی بێبوون کرد بێ یاخود داهێنانە تێیدا کرد ئەمە دەچێتە خانەی فەلسەفە نەکوم فکر چونکە زۆر کەس لەناو ئیسلامیەکان ئەم دوانە تێکەڵ دەکەن حەسقی لەژوتی ئەگەر بڵێن پێناسەت بۆ فکری ئیسلامی چییە کاریگەریەکانی چین لەسرت ماکوان لە ڕاستیدا ئەمەیان من ناتوانم پێناسەی بکەم لەبەر ئەوەی ئیسلام بۆ خۆی ئاینێکی زۆر گەورەیە دەبێ بگەڕێینەوە خزمەتی زانایانی ئەم ئاینە ئەوان پێناسەی بکەن بەڵام دەتوانم بەگشتی لە فکر قسە بکەم چونکە زادەی بیری مرۆڤە کە هاتە ناو چوارچێوەیەکەوە ئەوە من خاوەنی نیم بەڵکو خاوەنی خۆی هەیە ئیمامی غەزالی ئەو پیاوە عەزیمەیە کە تەنها لەو بوارەدا لە نێوانی ئەقڵ و نەقڵ و دڵ و ڕوح و جەستا پارسەنگی دادەنێ هەزر دەکاتە کاڵا و دەیکا بە باڵای هەموویدا دەڵێت ئەگەر دەق تینوێتی شکێنی ڕوح و دڵە بەڵام هزر تێرکەری ئەقڵە
دوو معریفەیە سەرچاوەکەی دڵە و ئەو معریفەیەش دەست دەخا کە دەبێتە حەتمیەت لە هزردا. ئیمامی جوینی مامۆسای غەزالی دەفەرمێ هزر بریتیە لە دیدی مرۆڤ، ئەم هزرەوا دەکا مرۆڤ بگەێنێتە دیدێکی باڵا، ئەویش لەسەر دوو بنەمادا دەمەزرێ، دیدی چاک ئەو پەڕی باڵا و دیدی فاسدش ئەو پەڕی باڵا. پێناسەی تری زۆرە، بەڵام ئەم دوانم هەڵبژار کە باسی بکەم بۆت حەزەگیان. بۆ بڕگەی دووەمی پرسیارەکەت ئیسلام بۆ خۆی کاریگەری هەیە لەسەر من نەک فیکرەکەی، وەک عەرزم کردن فکر دەرئەنجامی بیری مرۆڤە. ئاینی ئیسلام بۆ خۆی وەحیە لە سوارچێوەی ئەو وەحیەوە مرۆڤ بیر و هزرڤانی تێدا بەکاردهێنێ بە مەرزی ئەوەی کە بەیەکدا نەکێشێ لەگەڵ دەقە کۆنکرێتیە قورئانیەکاندا. حەسقیل وتی فکری ئیسلامی بۆ خۆی چییە؟ ماکوان تێڕوانینی مرۆڤی موسڵمانە و داڕشنەوەی گوتاری ئیسلامی و بەرهەمی تێگەیشتنی تاکی موسڵمانە لە هەموو بوارەکانی کۆمەڵگەدا، وەک فکری سیاسی و گفتاری فەلسەفی و ڕەوشی سیاسی و دید و تێڕوانین لەم بوونە و ژیان و دەسەڵات و مرۆڤ لەسەر سەمکەکانی ئەدوێن، واتە بە بۆچوونی من بۆچوونی ئیسلامی ئەو بەرهەمەیە کە مرۆڤ دەستەبەری دەکا و بەکاری دێنێتەوە بۆ خزمەتی دین و کۆمەلگاکەی کە دوو ئامانجی پێ بپێکێ: یەکەم ناسینی خودا و قیامەت، دووەم دابینکردنی پرۆژە بۆ خزمەتی کۆمەلگا. حەسقی لەژووتی جیاوازی نێوان جیهان بینین و فکر چییە؟ ماکوان جیهان بینین بۆ خۆی بەرهەمی فکرە، بەڵام تێڕوانینی کەسێکە کە قاڵ بۆتەوە لە بیر و هزری خۆیدا بۆ ژیان و دەسەڵات و گردون، شیکاری بە فکر دەکا بۆ چەمکەکانی ژیان، یان جوانتر بڵێم ئایدۆلۆژیای لەسەر دادەمەزرێ، بەمەش دەوترێت جیهان بینین. حەسقین ئەی فکری فەلسەفی چییە؟ ماکوان هەتی و تۆش پرسیار زۆر دەکەی، منیش خەریکە کوێر دەبم بۆ خەو، بەیانی دەبێ 8 کاژمێر ئۆتۆمبیل لێ خوڕم، ئێستاش کاژمێر 12 شەو و خەوم دێ. حەزە گیان ئێستا کاتی ئەوە نییە من باسی شەرحی فکری فەلسەفیت بۆ بکەم، بیخە بەیانی لەناو ئۆتۆمبیلەکەم لە خزمەتم. حەسقیل بەخوا تۆش بێ چاوەڕووی ئاوە بە ئاسانی دەرمان دەکەی. ماکوان ئەرێ شێخ بەرقان ناحەقمت خوایە خودنا. سەسیلش بە ڕابواردنەوە وتی دەتۆزە قسە بکە بۆمان، تۆ کە خەوت بێ قسە زۆر خۆشە. ماکوان تۆ هەر قسە مەکە، سەسی لە سیلاوی من پرسیارم لە شێخ بەرقان کردووە نەکوم تۆ. شێخ بەرقان بخەوە بەیانی قسە دەکەینەوە لە ڕێگا و کەمینێکش لە ڕێگاکەتدا هەیە، دەبێت زۆر وریابیت، بەیانی باسی دەکەین. یا ئەڵڵا ئەسەلام عەلەیکوم، شەو شەوگارت شاد بێ. ماکوان وعەلەیکوم ئەسەلام وەڕەحمەت اللهی وەبەرەکاتوه. شەو ئەوەندە ماندوو بووم نەمزانی میوانەکانم ڕۆیشتن یان نا، من خەوم لێکەوت، هەستم کرد ئەو خەوە خۆششم لەو دەرمانەوە سەرچاوی گرتبوو کە حەسقیل دای پێم بە دەنگی ئاگادارکردنەوەی کەشتێکە خەبەرم بۆیەوە. وتی پاش کەمێکی تر کەشتێکە لەنگەر دەگرێ و ئەوانەی ئۆتۆمبیلیان هەیە هەموو لەناو ئۆتۆمبیلەکانیاندا ئامادە بن، ئەوش بۆ ئەوەی دەربچن. منیش بە پەلا هەڵسام و فریای نان خواردن نەکەوتم، لە کەشتێکەوە بەرەو ماڵمەوە کەوتمەڕێ. لە دەرچوونم کاکە حەزە و سەسیلم لە ئاوێنەکەی دواوە بینی دانیشتبوون. هەر ئەوەندە وتم ئەیکوات جەنابی شێخ، تەماشام کرد لە تەنیشمەوەیە. ماکوان ئەییا خوا بەخێر بێن، خۆی پەروەردگار چ نیعمەتێکی داوە بە من ئەم هەموو جنۆکەیە لێم کۆبۆتەوە. حەسقیل ماڵت ئاوا بێ یاخوا، ئەم شەو نەدهێش کەس بخەوێ، ئەوە چی بوو؟ هەموو بە دیارتەوە دانیشت بووین، ئەو مرخەت دەچی بوو؟ ماکوانش بە پێکەنینەوتی ئێکاکە چی بکەم، ماندوو بووم، دانا من هەر خۆم بێدەنگم وەکو کاتم وام. شێخ بەرقان ماکوان داوات لێ دەکەم زۆر جار گوێم لێتە کە دەپاڕیتەوە بە ناوی ئەڵڵا، بە ناوی ئەڵڵا داوا لە خودای پەروەردگار مەکە. ماکوان ئەی بەچی داوا بکەم یا شێخ؟ شێخ بەرقان بە سیفاتەکانی تری. ماکوان تێناگەم مەبەستەکەت ڕوو نییە شێخ. شێخ بەرقانی ژووتی هەرگیز بە ناوی ئەڵڵا داوا لە خودای پەروەردگار مەکەن، تۆ بڵێ بۆ. ماکوان ئێ بۆ؟ شێخ بەرقان ئەگەر خودای گەورە بە ناوی خۆی ئەم گردونەی ببردایەتە ڕێوە وەکو عەرەب دەڵێ یودیر الکەون، ئەوە هەموو ئەم کەونە بەشی چەند خولەکێکی ئێمەی نەدەکرد، هەموو ئەم سیستەما تێک دەسوو. خودای گەورە گردونی بۆ کەس ڕانەدەگرت و تێک و پێکی ئەدا بەسەر یەکدا، چونکە ئەوەندە خراپەکار و بێفەرمانی ئەڵڵای تێدا دەکرێت. ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە خۆی بەرز و پیرۆز بە ئەڵڵا وەک ناوی بەرزی مامەڵە لەگەڵ ئەم گردون و جنۆکە و مرۆڤە ناکە، بەڵکو بە یەک سیفاتی بەرزی دەیبا بڕێوە، ئەوش سیفاتی ڕەحمانە.
ئەوەی کە گرینگە مرۆڤی مسلمان و جنۆکەی دیندار تێبگا ئەوەی کە هەمیشە ناوی ئەڵڵا بە بەرز ڕابگرێ دەبێ هەوڵ و خەبات و کۆششی بۆ ئەو کارە بێ. پەروەردگارمان دەفەرموێت لە ئاەتی چل لە سوورەتی ئەتەوبە، واتە چونکە لە بنەڕەتدا ئەمە بۆ بەندایەتیە. ماکوان جوانە، بەس زیاتر ڕوونی بکەرەوە با فکرەکە بزانم چییە. شێخ بەرقان زۆر بە سادەیی بۆ ئەوەی تێبگەی سیفاتی پیرۆزی ڕەحمان زۆر گرینگە مسلمان بەوە داوا بکا لە خودای گەورە. خوای گەورە دیاری کردووە کە بە سیفاتی ڕەحمان داوای لێ بکرێ، یاخود بە ناوی ئەڵڵا دەفەرموێ لە قورئاندا لە ئاەتی 110 سوورەتی ئیسرا. واتە لە قورئاندا هەمیشە کە ناوی ئەڵڵا بە سیفاتی ڕەحمان هاتبێ ڕەحمیش بە دوایدا هاتووە، وەک هەموو بسم الله الرحمن الرحیم، یاخود لە زۆربەی زۆری ئاەتەکاندا کە ڕەحمان هاتبێ ڕەحیمی لەگەڵدا هەبووە. لە سوورەتی فاتحادا خودای گەورە دەفەرمێ الرحمن الرحیم، لە سەرەتای سوورەتی الفەصلدا دەفەرمێ تەنزیل من الرحمن الرحیم، لە کۆتای سوورەتی حەشردا خودای گەورە دەفەرمێ هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة هو الرحمن الرحیم. کەواتە ئەمە گرنگی خۆی هەیە، بەو شێوەیە خودای گەورە بە بەزەی خۆی ئەم گەردوونە دەبات بەڕێوە و لەسەر عەرشی خۆی کە ئەم بوونە دەبا بەڕێوە خۆی ئیدارەی دەکا، جگە لە خودای پەروەردگار کەسی تر نییە لەم بوونەدا. وە خۆی دەفەرمێ الرحمن على العرش استوى، بەم شێوەیە خودای گەورە لە قورئاندا بۆی وێ ناکردوین. ماکوان ئەی کە ڕەحمان سیفاتی خودای گەورەیە، بۆ خودای پەروەردگار ئازاری کافران و سەرپێسی کاران ئەدا. خودای گەورە بە بەزەیە بۆ مسلمانان، لە هەمان کاتدا بە بەزەیشە بۆ بێباوەڕان و سەرپێسی کاران. شێخ بەرقان وتی کافران بڕوان بە وشەی ڕەحمان نییە، وە خودای گەورە بەزەیەکەیان لێوەردەگرێتەوە و ئەوان بە چاوی ڕقەوە تەماشای خودای گەورە دەکەن و بڕوان بە بەزەی پەروەردگار نییە. کێشەی کافرەکانش لەگەڵ پێغەمبەری خودا درودی خودای لەسەر بێ لە ناوی ئەڵڵادا نەبوو، ئەوان بڕوان بە خودا هەبوو، دەیانزانی خودای گەورە دروستکاری ئەم گەردوونەیە و ئەم بوونە بەڕێوە دەبات. خودای گەورە دەفەرموێ لە ئاەتی 25 لە سوورەتی لوقمان بەڵکو لەسەر سیفاتی ڕەحمان کێشەیان بوو. خودای گەورە خۆی بۆمان باز دەکات لە سوورەتی فورقاندا لە ئاەتی 60، واتە ئەگەر بەخوانە ناسان بوترێ سوژدە و کڕنوش ببەن بۆ خودای میهرەبان و بە بەزەیی، ئەو نەفامانە بە سەرکەشیەوە دەڵێن ڕەحمان کێیە؟ خوای میهرەبان کامەیە؟ کوا بەزەی؟ سوزدە بەرین بۆ کەسێک کە فەرمانمان پێدەدا تا ببێ زیاتر تەڕە دەبن و وێڵ دەبن. خودای گەورە سوورەتێکی بە ناوی ڕەحمانەوە ناوە، سەروەرمان درودی خودای لەسەر بێ ناوی ناوە بە بووکی قورئان. سەرەتاکەی بە سیفاتی بەرزی ڕەحمان دەست پێ دەکا، کۆتایەکەی باسی ئەو سیفاتە دەکا بە تەنها. دەفەرمێ ئەوە ناوێکی پیرۆزە، زەخت لەسەر پیرۆزی ڕەحمان دەکاتەوە، بە کۆ نەیهێناوە بەڵکو بە تاک باسی ناوی کردووە. زانایان دەفەرمون واتە مەبەست پێی ڕەحمانە. ئاەتەکە لە کۆتایی سوورەتی ڕەحمان لە ئاەتی 78 دەفەرمێ واتە مبارەک و بەرز و بەڕێزە ناوی پەروەردگاری تۆ ئەی ئیماندار، چونکە ئەو زاتێکە خاوەنی بەرزی و بڵندی و ڕێزی بێسنوورە. کەواتە سیفاتی ڕەحمان بەزەی خودای گەورەیە و ڕشتنی نیعمەتەکانێتی بەسەر مرۆڤایەتی و بە تایبەت بەسەر مسلمانان. بۆیە خودای گەورە لە سوورەتی ڕەحمان تەنها باسی نیعمەتەکانی خۆیمان بۆ دەکا، پاشان چەند زار دەفەرمێت و چەند بارەی دەکاتەوە بۆمان. فەبیئەی ئالائی ڕەبیکوما توکەذیبان. جائیتر ئەی گڕۆی ئادەمی زاد و پەری، بە کام لە ناز و نیعمەتەکانی پەروەردگار بڕوان ناکەن، کامی پەسەند ناکەن. تەنها لە ناو قورئان و ئاینی ئیسلامیشا خودای گەورە سیفاتی ڕەحمانی بەکارهێناوە، لە هیچ کام لە ئاینەکانی تردا وشەی ڕەحمان نەهاتووە. ماکوان سوێن بە خودا ڕاست دەکەی، ئیتر بە سیفاتی ڕەحمان بانگی دەکەم. شێخ بەرقان ئێمە دەڕۆین، ئۆتۆمبیلێک شوێنت کەوتووە، بزانە چی دەوێ. کە تەماشای دواوم کرد بینیم لە دوامەوە ئۆتۆمبیلێکی ڤالڤۆ لایەتی فولم بۆ لێ ئەدا. منیش هێواشم کردەوە، هاتە تەنیشمەوە ئومێد و سارا و تارا بوون، وامزانی یارمەتیان پێویستە. شوێنیان کەوتم چوینە جێگایەک وەستاین و دابەزیم ئومێدیش دابەزی. ئومێد وتی برا ماڵی ئێمە لە شارێکە لەم نزیکانە، هەموو چارەگە سەعاتێکمان ماوە بگەینە ماڵەوە. ماڵمان لەم شارەیە لەسەر ڕێگاکەماندایە، پێمان خۆشە میوانداریت بکەین و لەگەڵ دایکم و باوکم قسەم کردووە، وتیان بانی وەڕۆ داوت بێت و بیهێنەرەوە بۆ ئێرە و دوای نان خواردن با بڕوە. ماکوان
منیش زۆرم برسی بوو، بەڵام تۆزێ خۆم بادا وتم بەخوا ئیشم هەیە و دەبێ بڕۆم و چاوەڕێ من و هەندێک لەم قسانە. بەڵام دواتر پێشم خۆش بوو، قبوڵیم کرد، بەڵام پێیم وت خێرا بڕۆ، چونکە ئەگەر من بە هێواشی لێ بخڕم لە ڕێگای دوور خەوم دێ. چووینە ماڵی ئەوان لە شاری لوندی لەسەر و ماڵمۆیە لە وڵاتی سوید. بە خێراتنی گەرمیان لێ کردم. باوکی پیاوێکی معقول و سەرسپی بوو. هاتە دەرەوە. ئومێد ئەو باوکمە و ناوی بورهانە، دایکشی بە دوای داهات. چۆنی و چاکیم لەگەڵ ئەویش کرد و خۆی ناسان. ناوی تووبا خان بوو. دانیشتین و کاتژمێر 11:30 خولەکی نیوەڕۆ بوو. دەنگی کاک بورهانم لا نامۆ نەبوو، ئاشنا بوو بە گوێم. ماکوان وتی کاک بورهان ئەم دەنگەی زەنابەت نامۆ نییە، پێشتر بەیەکەوە قسەمان کردووە هیچ؟ بورهان بەڵێ کاک ماکوان، من هەمیشە لە ژووری ئۆپۆزیسیۆن بووم لای ئارام ئەحمەد. ماکوان خۆ هەموو کورد لە ئەوروپا دەسوونە پاڵتۆگ ئەوە دەزانم، بەڵام من و زەنابەت قسەمان کردووە بەیەکەوە؟ بورهان بەڵێ شەوێکیان کۆڕێکت هەبوو لە ژووری کاک دەروون کورد و نەتەوەی، من و هاوڕەکانمان بەشداریمان کرد، ئەو شەوە منت شۆردەوە. تووبا خانش بە پێکەنینەوتی دەستت خۆش بێ یاخوا کاکە ماکوانگیان، ئەو شەوە هەر پشگیری تۆم دەکرد. ماکوان جا شەڕمان کردووە، منیش هاتوومەتە ماڵەکەتەوە و نانی ماڵەکەت دەخۆم. دەکری عەفومان بکەی بەو سەر و ڕیشە سپی و خۆت کاک بورهان، هەروەها بشمان بەخشی. خۆت دەزانی لە پاڵتۆ خەڵکەکان یەکتر نابینن، تەنها بە دەنگە. جا ئەگەر قسەیەکی بەرز و نزمم کردووە قسوورمان ئاف بکە. بورهان وتی کاکە گیان ئەوە تۆ چی دەڵێ؟ بەخوا بەقەدەر ئومێدی کوڕم خۆشەویستی، ڕاستە نوێژ ناکەم، بەڵام بڕوان بە قسەی کەس نییە تۆ نەبێ. ماکوان ماڵت ئاوا بێ، ئەی دەکرێت بپرسم پرسیارەکەی بەڕێزت چی بوو وا تێک گیراین؟ بورهان ڕاستی دەوێ وەڵامت دامەوە، خەتای من بوو حەزم کرد هەر قسەی خۆم سەرکەوێ. لێم پرسی بۆ ئەوەندە خزمەتی ئیسلام دەکەی، بۆ ئەوەندە خزمەت بە کورد و کوردستان ناکەی؟ تۆش وەڵامت دامەوە، زۆر خۆش بوو وەڵامەکەت وتت خۆ بە ئینگلیزی قسە ناکەم، ئەی ئەم کۆڕ و سیمینارانە و نووسینە بە زمانی کوردیە، مانای ئەو نییە خزمەت بێت بە کورد؟ ماکوان بیرم کەوتەوە ڕاستەکەی، ئەرزانم ناوت چی بوو؟ ناوت شەبابە شێد بوو، وایە یان نا؟ بورهان وەڵاهی ڕاست دەکەی، هەروەها وتیشت ناوەکەت پڕ بە پێسی خۆتە، ئەوە تووڕێی کردم. ناوی شەبابە شێتی سلێمانیم لە خۆم نابوو، خۆ دەیناسی. ماکوانش بە پێکەنینەوتی ئەی چۆن نایناسم، خۆشەویستم بوو، بۆ زانیاریت کە زۆر ڕقتر دانەبەزیم لەسرت، لەبەر خاتری ناوەکەت بوو، لەبەر خاتری شەباب بوو. خۆی لە ڕاستیدا من کێشم لەگەڵ ئێوە و ئیسلامیەکان هەبوو. هەندێک لەو برا ئیسلامیانە دەیانوت ماکوان هەمیشە باسی کوردایەتی دەکا، ئێوەش پێچەوانە بوون، دەتانوت بۆ باسی کوردایەتی ناکەی. بورهان وا بۆ ڕاستە، هەر ئەو شەوە ئەو پرسیاریان لێ کردی؟ ماکوان وەڵامەکەت بیرماوە چیم وت بەوان؟ بورهان لە بیرما بە زۆر جوان وەڵامت دانەوە، لەو شەوەوە منیش فێری کوردایەتی بووم، نەمدەزانی ئەوە واتای کوردایەتیە. ئومێد کاک ماکوان وەڵامەکەت چی بوو؟ منیش حەز دەکەم بیزانم. ماکوان لەوێ لە خۆشەویستیم بۆ ئەو گەنجە موسڵمانانە عەرزم کردن، برایانی خۆم کە کەسێک باسی کوردایەتی کردو نیشتیمان و خەڵکەکەی خۆشویست، مانای وانییە لە ئیسلامدا شتیوانیە و کارێکی خراپی کردووە. پاشان ئەگەر ڕێز و حورمەت لە هێزە نیشتیمانیەکانی وڵاتی خۆی بگرێت کوفر نییە، چونکە هاوکار و هاوخەباتی تۆیە لە خەباتی ڕزگاری خوازی گەلی تۆدا کە بەشێکی زۆری موسڵمانە. پێغەمبەر درودی خودای لەسەر بێت لە سەحیحی بوخاریدا فەرموویەتی هەر کەس خاکی کەسێک داگیر بکات و زەوتی بکات و مافی بخوا، لە ڕۆژی قیامەتدا خودای گەورە دەیکا بە ناخی حەوت چینی زەویدا. پاشان دەفەرموێت لەعنەت لەو کەسەی کە خاکی خەڵکی داگیر دەکات. مەبەستی پێغەمبەری ئازیز درودی خودای لەسەر بێت ئەوە بوو کە هیچ کەس بۆی نییە خاکی کەسێکی تر داگیر بکە، چۆن ئەگەر مافمان داگیر بکرێ موسڵمان خەبات ناکات لە پێناو خاک و خۆڵی وڵاتەکەی خۆیدا، کەواتە ئێمە بە ئەرکی سەرشانی خۆمانی دەزانین و هەراجی پێوە ناکەین و کوردایەتی بەسەر کەسیشدا نافرۆشینەوە، چونکە ئەو کەسانەی کە زیاد لە پێویست باسی کوردایەتی و نەتەوایەتی دەکەن ئەوە دیارە پێشووترت زاژ بوونە، دەیانەوێت بۆ قسە زلانە دای بپۆشن کە سەدان نمونەی لەو جۆرە لە بەردەستدا هەیە. ئەگەر کەسێک بەرگری لە خاکی خۆی کرد، مانای وانییە ڕقی لە خەڵکانی ترە. ئەگەر کەسێک وتی من ناسیۆنالیزم، مانای وانییە ئیتر ئەوە پڕاوپڕی وشەکە بەکاربێنێ. ڕاستە ئەم وشەیە لە دنیادا بەجنێ و بەکاردێ، بەڵام لە ناو کووردا بەو شێوەیە لۆژیک نییە. کورد تینووی نیشتیمان و ئاڵا و سەروەری خۆیەتی،
بە مانایەکی جوان دایان تاشیوە. پاشان بۆ زانیاری هەموو لایەکی کوردایەتی ئایدۆلۆژیەت نییە تا تەنها کۆمەڵی خەڵک خاوەنی بێ. کافر، موسڵمان، ئەلمانی، کۆمۆنیست، مەسیحی و یەزیدی خاوەنی کوردستانن. هیچ کەس لەم چین و توێژانە بە تەنها خاوەنی ئەو نیشتیمانە نین، دەبێ مافیان دیاری بکرێ. کەواتە ئازیزانی من، واتە سۆزی کوردایەتی بریتیە لە سۆزی نەتەوایەتی، خۆشەویستی بۆ نیشتیمان، خاک و خۆڵەکەی و کێشەکەی لە ڕووی سیاسی و ئابووریەوە، هەوڵدان بۆ ڕزگارکردنی کوردستان و پشگیری مافی ڕەوای گەلەکەمان، بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری خەڵکەکەی لە هەموو بوارەکاندا، بەکارهێنانی بیرێک هەر کۆمەڵە بەدید و بۆسوونی خۆی بۆ پشگیری لە مافی نەتەوایەتی، پاراستنی ژینگەی کوردستان لە هەموو ڕووەکانەوە، پاراستنی مۆڕاڵی ڕەسەنی کوردەواری، ئاداب و ڕەوشت و ئاکار. برای موسڵمان چاکە و باشە لەگەڵ هەموو کەسێک دەکا، ئەویش داوای خودای پەروەردگار و پێغەمبەرەکەیەتی درودی خودای لەسەر بێ، چ جای لەگەڵ خەڵکی وڵاتی خۆتدا. ئەمەش پوختەی کۆڕ و قسەکانم بوو. بورهان ڕاستەکەی وابوو، ئەو کات قسەکانت ئەوەندە جوان بوو خەریک بوو ئێمە دڵمان ئەتەقی، کەسمان نەبوو وەکو تۆ قسە بکە، ئیتر بەخیل بووین. ماکوان جا بەز نییە ڕاستگۆیت و دان بەڕاستیدا دەنەی کاک بورهانگیان؟ ئومێد دەژوتی تخوا یەک پرسیارێکم هەیە. ماکوان فەرموو کاک ئومێدگیان. ئومێد ئیسلام بۆ ئەنفالمان دەکا؟ ماکوان کێ ئەنفالتان دەکا؟ تۆ بۆ خۆت دەزانی ئەنفال هەرواتای چییە؟ خەریب و لی تووڕە بم، بەس لە ماڵەکەیاندا بووم بۆیە زۆر قسەم نەکرد. ئومێد وتی ئەی ئەوە نییە زیاتر لە 182,000 کورد ئەنفال کران؟ ماکوان لەبەر حورمەتی باوکت و ماڵەکەتان نەبوایە وەڵامێکی زۆر ڕقم ئەدایتەوە. جوان گوێ بگرە، ئەنفالی ئیسلام و سەدام لە یەک زیا بکەرەوە. ئەنفال لە دیدی ئیسلام دەستکەوتە، دەستکەوتیش لە ئیسلامدا زەم کراوە، واتە شتێکی خراپە، شتێکی زۆر باش نییە. سەرکەوتن لە ئیسلامدا جێگەی شانازیە، واتە لە پێناسی ئەنفال یاسایەکی جەنگا لە ئیسلام بۆ ئەو کەرس و شتومەکانەیە کە لە دوای سوپای دۆڕاو جێ دەمێنێ. من پێم وابێ هیچ پەیوەندی بە ئەسیر و گیراوەکانی جەنگەوە نییە، بۆیە خودای گەورە کە باسی ئەنفال دەکا هیچ کەس بۆی نییە قسەی تێدا بکات جگە لە خودا و پێغەمبەرەکەی درودی خودای لەسەر بێ، واتە مرۆڤ هیچ ناتوانێت لەو یاسایەدا بە ئارەزووی خۆی داڕێژەری بێ، هیچ تێگەیشی لێم یاخودنا. ئومێد نەخێر. ماکوان پێتەوە دیارە دەموچا و دیارە و هاوار دەکا، دەڵێ هیچ تێ نەگەیشتم. تایبەتمەندی ئەنفال وەکو وشە زاراوەیەکی ئیسلامیە، وەکو بەکارهێنان یاسایەکی ئیسلامیە. ئەمە تایبەتمەندیەکەیەتی کە بۆ حاڵەتی جەنگ بەکاردێ، بەڵام پێویستە ڕەوشی جەنگەکە وەکو موسڵمانان بن لە جەنگی بەدردا. ئینجا ئەو یاسایە دەتوانرێ بەسەر واقعەیەکی تردا بسەپێنرێ. ئەنفالی سەدام بۆ ناشرینکردنی ئیسلامە، ئەو حیزب و دەسەڵاتێکی ئەلمانی بوو بۆ ئەوەی کە ئازاری ڕوحی موسڵمانان بدا بەگشتی بەشی ئەو سونەوە. ناوی موشکی دەنا عەباس و حوسێن وە کوردی پێجینۆسای دەکرد بە ناوی ئەنفال، بەڵام نەخۆشخانەی بە ناوی سەدام و شتە باشەکانی وەک ئامیری خزمەتگوزاری بە ناوی شارستانێتی سۆمەری و بابلی ناودەنا، وەک قیسارە و عشتار و هەتا دوای. ئەنفال لە ئیسلامدا کە ڕوویدا ئەو کۆمەڵە ڕەش و ڕوتە بوون کە لە وڵاتی خۆیان لە مەکەدا دەرکرابوون، ماڵ و سەروەت و سامانیان داگیر کرابوو، لە زێد و مەڵبەندی خۆیان ئاوارە کرابوون بۆ ئەوەی بەشێک لە مافەکانیان بگەڕێنەوە. لەگەڵ کافرەکاندا جەنگیان کرد و دەستکەوتیان دەستکەوت. لە کاتێکدا دەستکەوتەکە مەبەست نەبوو، سەرکەوتنەکە لای موسڵمانان جێگای بایەخ بوو، کەواتە وەک ئاماژەم پێداوە دەستکەوتەکە بایەخی نییە لای ئیسلام کە ئەنفالە. تۆ دوو شتت تێکەڵ کردووە، یان بە نەزانی یان بە چەواشەکاری. ئەویش بریتێ لە ئەنفال وەکو یاسا و لەگەڵ ئەنفالی سەدام. ئومێدش بێدەنگ بوو لە پرسیارێکی کردووتی ئایا ئاینی ئیسلام دژ بووە بەو زینۆسایدەی کە دژی کورد کرا و چۆنش ئەم شتە بووە؟ ماکوان بەڵێ بە دڵنیاییەوە، چونکە لە یاسای ئیسلامیدا هاتووە ئەو کەسەی کە پشیلەیەک بە ناحەق دەکوژێت و ئازاری دەدا خودای گەورە دەیخاتە دۆزەخ، کەسێک سەگێک تێر ئاو دەکات دەچێتە بەهەشت. ئیسلام بۆ ئەو هاتووە کە کوشتن و ئاژاوە و میلیشیا و شەڕخوازی نەهێڵە و خەڵکی بکاتە برا. ئەمە دروشم نییە، بەڵکو بە درێژایی مێژووی ئیسلام خزمەتی بە خەڵک و مرۆڤایەتی کردووە بەگشتی. تەماشای نەیارانی ئیسلام بکە. بۆ نمونە تەتار لە ماوەی 40 ڕۆژدا 1 ملیۆن کەسی لە شاری بەغداد کوشت. ئەمریکاش لە ماوەیەکی کەمدا زیاتر لە 100 ملیۆن هندی سووری کوشت. لە جەنگی جیهانی یەکەمدا 63 ملیۆن کەس کوژرا، لە جەنگی جیهانی دووەمدا 6 ملیۆن کەس کوژرا. بە درێژایی هەموو مێژووی ئیسلام ئەوەندە کەس نەکوژراوە.
ئەم قسانەی کە تۆ دەیکەی ئەلمانیەکان و بێباوەڕان و خاسپەرستان کردویانە. مێژوویەکی وای نییە کە ناوی ببرێ بە کوشتار و جینۆساید بە پێوەر لەگەڵ بەرنامەکان و ئایدۆلۆژیەکانی تردا. ئۆمێ دەژوتی ئایا دەکرێت بڵین ئەوەی سەدام کردی بەهۆی پاشخانی موسڵمان بوون و ئاینداری بوونەوە بووە؟ ماکوان ناوان نییە. ئاینداری ئەو لەکوێدایە؟ بەعز موسڵمان نەبوون، بەڵکو حیزبێکی ئەلمانی نەتەوە پەرز بوون. لەبەر ئەوەی حیزبی بەعسی ئەلمانی حیزبێکی کافری بێباوەڕ بوون. شەفیق کەمال یەکێکە لە بیرمەندەکانی حیزبی بەعس بزانە چۆن لە شعردا بیر و باوەڕی خۆیان بۆ ئەندامانی بەعس دەخاتە ڕوو. دەڵێت ئامنت ببعث ربا لا شريك له وبعروبة دين لا مثل له. واتە ئیمانم هێناوە بە حیزبی بەعس کە جگە لە حیزبی بەعس هیچ خودایەکی تر نییە. بڕوان بەوە هەیە هیچ ئاینێک نییە جگە لە ئاینی عەرەبسێتی هاوشێوەشی نییە. ئەمەش پارچەیەک بوو لە شعرەکەی. ئەنجا لێ بکۆڵەرەوە بزانە تێڕوانینی چۆن بووە. هیچ کام لە بەعسیەکان بڕوان بە خودا و بە زیندوو بوونەوە نەبوو. هەڵبەت لەگەڵ ئەوانەی کە دامەزرێنەر و بیرمەند و کادری ناوەندی ئەو حیزبەش بوون، چونکە لە بەرنامە و پەیڕە و پرۆگرامەکەیاندا وایە و لەسەر ئەوە پەروەردەکراون. تووباخانە ژووتی نان ئامادەیە فەرموون. دەستکرا بە نان خواردن و تارا و سارا هاتن لەگەڵماندا دانیشتن. کەسێک لە ژوورێک لە ماڵەکەدا هاتوو بە خێرهاتنی منی کرد. باوکی وتی ئەمە دیدەی کسمە. من ژوتم خۆشحاڵم. دیدە وتی ئەی چاوەڕی ڕێباز نەکەین؟ تووباش وتی تەلەفۆنێکت بۆ بکردایە بازوو بەهاتایە. دیدە بۆم کرد بە ڕێگاوەیە. ماکوان ئەگەر خەڵک ماوە چاوەڕێ دەکەین. بورهان نانەکەت بخۆ و بڵێ بسمیللا، خۆ هەڵناسین لەبەر خاتری تازە زاوا نان بەجێ بهێڵین. ماکوان دیارە دیدەخان نانی بۆ ناخورێت تا دەستگیرانی نێت. ئەڵێن خەسوش زاوای لا خۆشەویستە وایە تووبەخان؟ تووبا بڵێم چی کوڕێکی باشە و خەریکی خوێندنە، بەڵام ئەویش تۆزێک بێدینە. دوعای بۆ بکە بەڵکو چاک بێ. ماکوان بسم الله خدا هیدایەتی بدا. کەوتی بێدینە لە دڵی خۆم داوتم قابلی ئەوەی نییە چاوەڕی بکەین. دەستم کرد بە نان خواردن. لە کاتی نان خواردندا بووین تازە زاوا خۆی کرد بە ژووردا. سڵاوی کرد و وەڵامی ماندایەوە. منیش کە ئەو هادوتم خوانەی بڕێ بەڕاستی سێشت و نانێکی خۆش بوو. خۆش بە حاڵی ئەو کەسەی دەبێتە زاوات و خۆش بە حاڵی ئومێدی کوڕت و کاک بورهان. ئەم هەموو سێشت و نانە خۆشە دەخۆن بۆیە گوپیان خڕە. هەروەک موزامەلەیەک بۆ تووباخان ئەو قسانم کرد و دەستخۆشی نانەکەیم کرد. دانیشتین و خۆم ناسان بە ڕێباز و پێیم ود ناوم ماکوان کەریمە. ڕێبازی ژوتی خۆشحاڵم منیش ناوم ڕێبازە و دیدە دەستگیرانمە و خەڵکی ڕانیم. ماکوان بۆچی دەخوێنی کاک ڕێباز؟ ڕێباز زانستە مرۆیەکان بەشی شارستانیەت. بورهان دەمەوێت ڕاستیەک بڵێم دیدەی کچم و ئەم کوڕە هێشتا لە یەک مارە نەکراون. ئەتوانی مارەیان بکەی لە یەک؟ ماکوان ببورن ئەوە ئیشی من نییە. بڕوان ناکەم پێویست بە مارەکردن بکە ئەگەر کاک ڕێباز موسڵمان نەبێ. هەڵبەتە لەسەر قسەی تووباخان وا دەڵێم، چونکە نیکاح و مارەکردن بنەمایەکی ئیسلامە. کەسەکە بڕوای بە ئیسلام نەبێت مارەی دانامەزرێ. کەوام و دیدە ڕەنگی زەرد بوو. ڕێبازیش پێ دەکەنی. زیاتر باسەکەم ڕوون کردەوە. هەر پیا و ژنێک بڕوایان بە ئیسلام نەبوو بە تایبەت پیاو ئەوە مارەی نییە، چونکە دەبێتە زینا، هەروەکو ئەم ئەوروپیانەی لێ دێتەوە. بورهان واتە ئەگەر کەسێک موسڵمان نەبێ ژنی لێ مارە ناکرێ؟ ماکوان بەڵێ بە دڵنیاییەوە. ڕێباز واتە من ئەگەر موسڵمان نەبم ناتوانم ژن بهێنم؟ ماکوان ئەتوانی لەگەڵ ژنەکەتدا بژی، بەڵام بە زینا حیسابە. هاوسەرگیری ئیسلامی و موسڵمانانە دانامەزرێ. ئەو ماڵەوەکو خۆی نەما. ڕێباز دیار بوو پێکەنینەکەی بوو بە خەم و خەفەت. دیدە ترسشی پێوە دیار بوو. ئومێد بێدەنگە و سارا هیچ کۆمنتێکی نییە. بورهان و تووبا تەماشای یەکتر دەکەن. بەردەوام وتم بووە دۆش داماون. با ئیسلام بوون هەڵبژێرێت و خۆتان لەو کۆت و زنجیرە ڕزگار بکەن. چیتان لە ئیسلام دیوە و چی لێ دەزانن وا ڕقتان لێ هەڵگرتووە؟ ڕێباز من بەدەست خۆم نییە بڕوان بە ئیسلام نییە. ماکوان چەند کتێبت لەسەری خوێندۆتەوە؟ ڕێباز هەموو قورئانم خوێندۆتەوە. ماکوان ئادەی سوورەتی فاتیحەم بۆ بخێنە بزانم دەیزانی یاخودنا. ڕێباز ئاخر من بە کوردی خوێندومەتەوە. ماکوان ناوی چی بوو تەفسیرەکە؟ ڕێباز بیرم نەماوە. ماکوان چەند ساڵ دەبێت؟ ڕێباز شەوێک لە ماڵی هاوڕێیەکم بووم لەوێ بینیم. ماکوان یانی ئەو شەوە هەموویت خوێندەوە؟ ڕێباز چاوم پێی داخشان.
ماکوان تۆ ئەمسالی وەکو تۆ کاکە ڕێباز باری دەرونیتان لەگەڵ ئیسلام تێکچووە بۆ خۆشن نازانی بۆچی بڕوات بە ئیسلام نییە خۆ بە دڵنیاییەوە ڕاست دەکەی شتێک تا لەسەری نەخوێنیتەوە چۆن بڕوات بۆ دروست دەبێ ڕێباز بەو شێوەیەش نییە شتی لەسەر دەزانم ئەوە داعشە ئەوە حیزبە ئیسلامیەکانە ئەوەش یەکیەتی و پارتیە ماکوان ئەمانەی باست کرد کامیان باسی ئیسلامی دەکرد ڕێباز بڵێم چی هەمویان باسییان دەکرد ماکوان وانییە تۆ شەڕ بەخۆشت و ئیسلامیش دەفرۆشی و لە باسی خەڵکی ترەوە و لە تەماشای خەڵکی خراپەوە ئیسلام ئەپسڕی لە کاتێکدا ئەوانە هەمووی تەمسیلی خۆیان دەکەن نەکوم ئیسلام پێگاتی قورئان و سونەتە نەک ماکوان و فڵان و فیسار بۆ نمونە ئەگەر ماکوان چاکە بکایە خۆت خراپە کێ بەرپرسە لەم شتە ڕێباز بێگومان هەر ماکوان بەرپرسە ماکوان کاکە ئەوانی ترش هەروان ئەگەر من چاکە بکەم خەڵک باش باسم دەکا ئەگەریش خراپە بکەم خەڵک خراپ باسم دەکا لە ئیسلامدا چی خراپەیەکی تێدایە ڕێباز زۆر شتی تێدایە مافی ئافرەت و کوشتن و بڕین و هەتا دوای ماکوان ناوی وێڵ دیورانت بیستووە ڕێباز بەشێک لە کتێبەکەی ئەو دەخوێنین لە زانکۆ ماکوان ئادەی پێم بڵێ کەسێکی چۆنە ڕێباز خاوەن زانیاری و پرۆفیسۆرە هەمیشە جێگای بایەخی من و خەڵکی جیهانی شا بەگشتی ماکوان تۆ بەتواناتری لە لێکۆڵینەوەدا یاخود وێڵ دیوراند ڕێباز بە دڵنیاییەوە ئەو ماکوان دەزانی سەبارەت بە ئیسلام چی دەڵێ ڕێباز باسی شارستانیەتی عەرەب و ئیسلامی کردووە ماکوان نا مەبەستم خودی ئاینەکەیە نەک شارستانیەتەکەی ڕێباز ببوورە زانیاریم نییە ماکوان چەند خاڵێکی باس کردووە ئێستا بۆتی باس دەکەم لە وتارێکدا لە زانکۆی لەندەن لەسەر ئیسلام پرسیاریان لێکرد و ڕای خۆی دەربڕی لەسەری لە هەمان کاتدا یاداش کراوە لە کتێبی دیرۆکی شارستانیەتی گەلان دەڵێت یەکەم ڕەوژ لە ئیسلامدا خاڵی سوورە و بە هیچ شێوەیەک ناشکێ دووەم دین و دنیا وەک تەنی جاڵجاڵۆکە بەناو یەکدا چوون یەکیان تەنیوە سێم ڕاستی قورئان لەوەدایە کە ئاسمانیە لەسەر و تواناکانی مرۆڤەوەیە بەڵام بۆ ژیانی مرۆڤ هاتووە چوارەم ئاینی ئیسلام و سیاسەت هەرگیز لە یەکتری جیا نابنەوە پێنجەم قورئان هەموو ڕەهەندەکانی ژیانی مرۆڤی باس کردووە چی لە ڕووی کۆمەڵگەوە چی لە ڕووی تاکە کەسیەوە شەشەم ڕاستی قورئان لەوەدایە کە هەرگیز کۆن نابێ لە دوای ئەو هەموو سەدەیە ئێستاش هەر بە زوێندوێتی ماوەتەوە حەوتەم ئیسلام ئاینێکی زۆر ئاسانە ڕۆشنە و لەگەڵ سروشتی مرۆڤیشدا گونجاوە و لەگەڵ فیترەتدایە هەر لە منداڵیەوە هەست بە شیرینی دەکەیت و خۆی پێوە دەگری هەشتم ڕێخستنی کۆمەڵگە و دەوڵەت لە قورئاندا ئاشکرایە نۆیەم وەهم و خوڕافیات و قسەی پڕوپوز لە ئیسلامدا جێگای نابێتەوە دەیەم قورئان هۆکاری یەخستن و یەکڕیزی موسڵمانانە یانزەیەم هاندان و ئارەزومەندی و پاراستنی پاک و خاوێنی لە ئیسلامدا باس کراوە کە بنەمای ژیارە دوانزەیەم هیچ توێژینەوەیەک و ستەمێک لەم کتێبەدا جێگای نابێتەوە لە هەمان کاتدا یاسا و یاسای زەنگ و یاساکانی سوڵح و ئاشتی و زەواز و تەلاق و دادگەری زۆر بە ئاشکرا باس کراوە ڕوونە وەک ڕۆژی پڕشنگدار سیانزەیەم ڕەمزی پێشکەوتنی فەرهەنگی و ڕەوشی کۆمەڵگەی و پەیڕەوکردنێتی لە ئامۆژگارەکانی قورئان و ئیسلام بەگشتی کۆتای قسەکانی وۆڵ دیوران گرنگی لەوەدایە بزانین ئەمڕۆ لە زۆربەی زانکۆکان کتێبی ئەم بیرمەند و لێکۆڵەرە ئەمریکیە وەکو سەرچاوی سەرەکی لە پرۆژەکانی زانستە مرۆیەکان بەکاردەهێنرێ بەبێ سوودوەرگرتن لە کتێبی دیرۆکی شارستانیەتی گەلان پرۆژەکەش نوقستان دەبێ تۆی بێدین کە خۆت بە زانستی دەزانی لە هەمان کاتدا فڕت بەسەر ئاینەوە نییە لە بەرامبەر فەیلسوفێکی ئاوادا چی دەڵێ کە ئەویش فڕی بە ئیسلامەوە نییە بەڵام ئەو بە ئینسافەوە قسە دەکات ناحەقم مەگرە کە دەڵێن بێدینەکان خاوەن دوو سیفاتن درۆزنی و نەخوێندەواری ئەمە جنێ و نییە ئەمە وەسفی ئێوەیە جا ئەگەر دەمم دەکەنەوە ئەو کات زیاتر خەڵکی بێدین دەناسین و گەلحۆی و گەمژەیەتیەکەیان زیاتر ڕوون دەبێتەوە هیوام وایە منسیف بیت کاکە ڕێباز و هەروەها بە خۆتدا بچیتەوە چاو لە مامۆستاکانت بکە من نامەوێ ئێستا وەڵام بدەیتەوە بەڵام خاوەن بڕیارێکی ئازایەنە بە و بڕۆ ورد لێ کۆڵینەوە بکە لەسەر دینێک ئەوەی کە تۆ بە پرۆفیسۆری دەزانی ئاوا قسەی کردووە ئومێد کاک ماکوان چۆن دەتوان وەکو تۆ قسە بکەم و بانخوازی بکەم ماکوان قۆریەکی عەلاءەدین بدۆزەرە و دەستی پێدا بهێنە کە دیەوەکە هاتە دەرەوە بڵێ ئەو بانخوازی ماکوانم دەوێت ئومێدش بە پێکەینەوە چییە ڕادەبوێری کاک ماکوان ڕا نابوێرم بەڵام ئەوە پێویستی بە ماندووبوون و هەوڵدانە خوێندنەوەی زۆری دەوێت تا بتوانانی زانیاری بدەیت بە خەڵکی وەکو من
من وەرم گرتووە بۆی ئەیدەمەوە بە خەڵکی. ئومێد دەژوتی زۆر سەرسامە بە قسەکانە، تۆ وەکو مەلاکان قسە ناکەی لەگەڵ خەڵکیدا، زۆر بە نمونە و تواناوە قسە دەکەی. ماکوان ئەو پێغەمبەری خودا درودی خودای لەسەر بێ فێری کردوین، ئێمەی موسڵمان کە بانگەواز ئەکەین وحیە لەلایەن خودای پەروەردگارەوە هاتووە. کاتێک کە وحی هاتووە خودای گەورە ڕێزی لە مرۆڤایەتی گرتووە، نامەی ناردۆتە خوارەوە یاخود پەیڕە و پرۆگرامی ناردووە و ئەڵێ ئاوا بەم شێوەیە بڕۆن و ڕێگا ببڕن، واتە ڕێزی لە مرۆڤەکانی گرتووە. ئێمە ئەم ڕێزی خودای پەروەردگارمان هەڵگرتووە بە خەڵکی ئەگەێنین، ئەمە پێی ئەوترێ بانگەواز. بەڵام خودای گەورە کاتێک بانگەوازەکەی داوە بە ئێمە، هەر کەسێک بانگەوازی کرد ئەبێ بزانێ ئەگەر بانگەوازەکەی بە ئاسانی بۆ چووە سەر، ئەوە ئەو بانگەوازە تەندروست نییە. هیچ کەسێک نییە بتوانێت بڵێت من بانگەواز ئەکەم و ئازار ناسێژم، دڵیشی ناڕەحەت نەبێت، زیندان نەسێژێت و ئازار نەخوا لەسەری. یەکێک لە سیفاتەکانی خودای پەروەردگار داعیە و یەکێکیش لە سیفاتی پێغەمبەری نازدار درودی خودای لەسەر بێ داعیە و داوا لە ئێمەش کراوە کە هەمومان ببین بە داعی، واتە ببین بە بانگخواز. یەک کەس نییە بڵێ مامۆسا فڵان کەس یان ماکوان، بەڵکو هەمومان بانگخوازین. سیفاتەوە ئەبێت تۆش بانگخواز بی، واتە هەر کەسێک ببوو بە بانگخواز بێگومان تووشی ئەم حاڵەتانە ئەبێ. بە پێچەوانەشەوە ئەگەر تووشی نەبێ ئەوە بانگەوازەکەی تەندروست نییە. ئومێد بانگخوازی و بانگەوازی شێوازی هەیە؟ ماکوان بەڵێ بە دوو شێوەیە. خاڵی یەکەم، هەموو بانگخوازێک دوای خودای متعال پێویستی بە ئەبوو تاڵیبێک هەیە، جا کافر بێت یان موسڵمان، چونکە تۆ پێویست بە کەسێکە لە پشتت بوەستێ، هەرچەندە ئەم هۆکارە لە دواییدا لەوانەیە نەمێنێ، بەڵام پێویستە هەوڵی بۆ بدرێ. مادام پێغەمبەری نازدار درودی خودای لەسەر بێ کردوویەتی بۆ ئێمە سونەتە. پێغەمبەری نازدار درودی خودای لەسەر بێ ئیستیفادەی کردوتەوە لە قانونی وەضعی، واتە لە مامی ئەبوو تاڵیب و لەو پیاوە بەڕێزانەی کە بەڕێز بوون لەناو موشریکەکاندا، وەکو مەطعەم بن جەبیر کە خەڵکی بەڕێز و بەتوانا بوون. پێویستە تۆ سەنەدێک پەیدا بکە یاخود بە پێچەوانەوە ئەوانەی کە ڕقیان لە خۆت و بانگەوازەکەتە ئەکەونا هەوڵ بۆ ئەوەی ئەو پشت و پەنایەت نەهێڵن. ئەمە شتێکی سروشتیە، ئەبێ هەوڵ بدەیت لە هەر بوارێک کە ئەبێتە پشوو بۆت ئەبێت دروستی بکەیت. ئەنجا ڕۆژنامە نووسیە، پەرلەمانتاریە، مەلایەتیە یان بەرپرسیارەتیە، هەر چیەکە بۆ ئەوەی بتوانێت خزمەتی ئیسلامی پێ بکەیت، ئەوە حاڵەتێکی زۆر ئاساییە. خاڵی دووەم، ڕاگەیاندن. ڕاگەیاندنت بۆ بەکار ئەهێنن بۆ ئەوەی ئەو بانگەوازە بوەستێنی. ئەویش بە سێ شێوەیە. یەک، خۆت ناشرین ئەکەن، هەر چیەکیان کردووە ناشرینت ئەکەن. پێت ئەڵێن داوێن پیس و دەست، ئیرهابی و جاش و خۆفرۆش و نیشتیمان فرۆش. هەموو ئەمانە حاڵەتێکی ئاساییە. بە پێغەمبەری خودا درودی خودای لەسەر بێت وتراوە و حتمن بەسەر ئێمەشدا دووبارە ئەبێتەوە. ئەبێت چاوەڕێی ئەم تۆمەتانە بیت و نەترسی و بەهێز بیت و خۆڕاگر بی. ئەبێ خۆت داوێن پاک بیت و دزی نەکەی و ئەخلاقت جوان بێ، قسەت بۆ هەڵدەبەستن. ئەبێت بانگخواز خۆڕاگر بێ، وەکو شاخ بەرامبەر بەو شەپۆلی بێدینیە بوەستێتەوە، نابێت هیچ کاریگەری هەبێ لەسرت. پێغەمبەری نازدار درودی خودای لەسەر بێ هەموو هاوڵەکانی لەسەر ئەم شێوەیە پەروەردە کردووە. بۆ نمونە بوخاری ڕیوایەتی کردووە کاتێک خەبابی کوڕی ئەرد دێتە خزمەتی پێغەمبەر درودی خودای لەسەر بێ و ئەویش بوردەکەی خۆی داپۆشی و دانیشتۆ لەسەری، پێی ئەڵێ ئەلا تەدعو لەنا، واتە دوعامان بۆ ناکەی؟ هەرچەندە شتەکە زۆر ئاساییە، بەڵام پێغەمبەری خودا درودی خودای لەسەر بێ هەڵ ئەسێتەوە سەر پێ و ڕوخساری سوور ئەبێتەوە تووڕە ئەبێ لەبەر ئەوەی بێهیوایی ڕووی تێکردن. ئەفەرمێ نابێ بێهیوا بن، ڕۆژێک دێ ئەم دینە سەر ئەکەوێ، سوارێک لە یەمەنەوە تا ئەگاتە مەککە ترسی لەسەر نابێ. هەروەها ئەفەرموێ پێشتر گەلانێک هەبوون لە ئێوە بە منشار ئەیان کردن بە دوولەتەوە، بەڵام ئەوان لە دینەکەیان پاشگەز نەئەبوونەوە. هیچ کەسێک ناتوانێت ڕوبەڕووی ئەم دینە ببێتەوە. تۆ ئەگەر قسەیەک بە خۆت یان بە کەس و کارەکەت بڵێن خێرا بکشیتە دواوە، ئەمە چ دینداریەکە؟ بەلاشتەوە ئاسایی بێت و قسە بەخوا و پێغەمبەرەکەت بڵێن درودی خودای لەسەر بێ، واتە نابێ بلەرزیت و بترسی. ئەبێ بڵێ بەڵێ بەتەنیا من موسڵمانم، ئەم ئیسلامە لەسەر شانی منە، بەتەنیا وەکو ئەبوو بەکری سەدیق کەوتی وەڵڵاهی بەتەنیاش بێ ئەم جیهادە ئەکەم بەرامبەر بە هەڵگەڕاوەکان. دووەم، ناشرینکردنی خودی بانگەوازەکە. پێت ئەڵێن بانگەوازەکە خوڕافیاتە و ئەبێت بە گوێرەی حاڵەتەکە مامەڵە بکەین کە گونجاو بێ. پێغەمبەری خودا درودی خودای لەسەر بێ لە جێگایەک کە بانگەوازی کردووە نەرمونیان بووە بەرامبەر بەو کەسی کە ویستوێتی لێی وەرگرێ، بەڵام کاتێک کە بەرامبەری وەستاونەتەوە شتی پیسیان کردووە بەسەریا فەرموویەتی لەقەد جئتکم بذەبح، واتە هاتووم بۆ ئەوەی بەسەر بڕینتان ببەم. بەڵام کاتێک کەسێک دێ بۆ کوشتنی گرتوویەتی و زەلیلە لە ژێر دەستی و ئەڵێت بۆ موسڵمان نابی، ئەویش دەڵێ موسڵمان نابم و بەسراومەتەوە،
ئەگەر ئازادم ئەکەی ئازادم بکە، ئەگەر ئەم کوژی گەلێک هەیە کە حەقی خۆم بستێنێ واتە هەڕەشەیەکیش ئەکا. پێغەمبەری خودا درودی خودای لەسەر بێ ڕۆژێکی تر ئەیبەستێتەوە بە کۆڵەگەی داری ناو مزگەوتەکەی خۆی بۆ ئەوەی ڕەوشت و هەڵسوکەوتی هاوڵان ببینێت و فێر ببێ. دوای ئەوە سومامە ئازاد ئەکا، ئەویش ئەڕوا لە بیرێک خۆی ئەشوات و دێتەوە موسڵمان ئەبێ. پێغەمبەر درودی خودای لەسەر بێ لێی ئەپرسێ بۆچی ئەو کات موسڵمان نەبووی؟ ئەویش ئەڵێ ئەو کات بەسترا بوومەوە، هەڵسوکەوتی ئێوەم هەمووی بینی. ئەگەر ئەو کات موسڵمان بوومایە هەستم بە منافقی خۆم ئەکرد، بۆی ئەگەر لە گردنیشتان بدامایە لە ناخەوە موسڵمان بووم، بەڵام ئەڕۆم و دەگەڕێمەوە بۆ ئەوی بە ئازادی خۆم ئینجا ئیسلامەتی خۆم ڕاگەێنم. هەندێک کەس هەیە بە ئازایەتی و بە زورئەتی ڕوبەڕووبوونەوە معجیب ئەبێ، هەندێک کەسی تریش هەیە شێوازی هەڵسوکەوتی خۆی ئارام و هێمنە. 3. خودی ئیسلام ناشرین ئەکەن و سەرقاڵت ئەکەن، قسە لەسەر ئاەتەکان ئەکەن و بە دڵی خۆیان بە زمانە سەقەتەکەیان تەفسیری ئەکەن. هەروەها سەرقاڵکردنمان لەلای مولحیدەکانەوە بەشتی باتڵ و لەه و تافه، بۆ نمونەکردنەوەی کەناڵی بەدڕەوشتی و گۆرانی زۆرا و زۆر و سەرقاڵکردنمان بە سیاسەتێک کە هیچ ئیسیفادەیەکی نییە بۆمان. کاتێک پێغەمبەری خودا درودی خودای لەسەر بێ سوڕەتی ئەنەزمی خوێندەوە، قوڕەیش ئەوەندە ئاەتەکانیان بەلاوە خۆش بوو لە کۆتایی ئاەتەکەش کە ئەڵێ سوزدە ببە لە جوانی و گەورەی وشەکانی پێغەمبەری خودا درودی خودای لەسەر بێ کە وەحی بوو، هەموو کافرەکان سوزدەیان بر لەگەڵ پێغەمبەری خودا درودی خودای لەسەر بێ. بۆیە کۆسی دووەمی حەبەشە هەواڵ وا چووە حەبەشە کە هەموو قوڕەیش موسڵمان بوون، چونکە هەموو سوزدەیان بر لەگەڵ پێغەمبەری نازدار درودی خودای لەسەر بێ. بەڵام دوای وتیان تەنها لەبەر جوانی قورئانەکە بووە کە سوزدەیان بردووە. بۆیە نەضر بن حارث بەمە تووڕە بوو وتی ئەچم بۆ ئێران، لەوێ ئافرەتی سەماکەر و چیرۆکی ئەسفندیار و ڕۆستەم ئەهێنم کە هاتەوە لە نزیک کەعبە داینان و وتی کەس نەچێ بۆ لای محەممەد، من لە محەممەد زیاتر و شتێکی مهمترم بۆ هێناون. محەممەد باسی چیرۆکی موسا و عیسا و کەهف ئەکا، وەرن بۆ لای من چیرۆکی ڕوستم و ئەسفندیارم پێیە. ئەنجا هەستیان کرد چیرۆکەکانی ئەو خۆش نەبوو، چونکە هەمووی چیرۆکی کلاسیکی بوو، بەڵام ئەوەی تر وەحی بوو. ئەنجا ئافرەتەکانی ئەخستا ڕەقس و سەما بۆ ئەوی سەرنجی خەڵک ڕابکێشێ تا خودای پەروەردگار ئاەتی ناردە خوارەوە لە سوورەتی لوقمان ئاەتی 6. واتە هەندێک لە خەڵکی هەن قسەی بێخێر و بێمانە دەکڕن وەک گۆرانیە ناپوختەکان، کتێب و شریتە بێنرخەکان و هەتا دوای تا خۆی و کەسانی ترش لە ڕێبازی خوا وێڵ بکە، بێ ئەوەی هەست بکە بە مەترسی کارەکەی، بێ ئەوەی بزانێت کەتنێک دەکا بە خۆی و خەڵکی وە گاڵتە بە پەیام و ڕێبازی خودا دەکا. ئەوانە سزا و تۆڵێکی ڕیسواکەر و ئابڕوبەر چاوەڕێیان. هەروەها دوای ئەوەش خودای گەورە ئایەتی ناردە خوارەوە بۆ پێغەمبەری نازدار کە موزایەدەی حرەکەتە ئیعلامیەکەی ئەوان بوو. ئەویش ئەفەرموێ لە ئاەتی 1 تا ئاەتی 3 لە سوورەتی یوسف. واتە لە سەرەتای سوورەتی یوسفدا ڕوون کراوەتەوە ئەم ئاەتانی کە ڕەوانەمان کردووە لەم سوورەتەدا بەشێکە لەو قورئانە ڕوون و ئاشکرایە. ئێمە ئەم ئاەتانەمان دابەزاندووە لە شێوەی قورئانێکی پاراودا بە زمانی عەرەبی، بەڵکو لێی تێبگەن و ژیریتان بخەنە کار. واتە ئێمە چاکترین چیرۆک و بەسەر هاتت بۆ دەگێڕینەوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم لە ڕێگەی وەحی و نیگاکەمانەوە لە شێوەی ئەم قورئانەدا، هەرچەندە تۆ پێش ئەم باسە لەم بەسەر هاتە بێ ئاگا بووی. سەرنجی هەمویان ڕائەکێشێ لەم ئاەتی سوورەتی یوسف کە مەکیە، هەمویان بەلایەنەوە سیر بوو. ئەلیف لام ڕا چییە؟ ئەبێت چی بێ؟ سەرنجیانی ڕاکێشا چونکە پێغەمبەری خودا درودی خودای لەسەر بێ گەورەترین ئیعلامی بووە، بەڵام بە وەحی ئاراستە کراوە. خوای متعال ئەفەرمێ جوانترین و باشترین چیرۆکت بۆ ئەگێڕمەوە ئەی محەممەد. ئێمە 4 جۆر نووسیمان هەیە کە پێک دێ لە کورتە چیرۆک و نۆڤێڵت و ڕۆمان، لە هەمویان گەورەتر ڕۆمانە. چیرۆک نووسراوێکە سەرەتای دیارە و ناوەڕاستی دیارە و کۆتایەکەشی دیارە. ڕۆمان نووسراوێکە ئەبێ هەموو ڕەهەندەکانی ژیان و سیستەمە کۆمەڵایەتەکانی تێدا بێ، وەکو زەواز و خێزان و منداڵ و هەتا دوای کە هیچ کەسێک ناتوانێت ئەمانە هەمووی تیاجیە بکاتەوە چونکە قورسە. بەڵام سەیری سوورەتی یوسف بکەن چی لە خۆ گرتووە، باسی باوک و پەروەردی منداڵ و حاڵەتی کۆمەڵایەتی و خیانەتی برا و خیانەتی ئافرەت و زیندان و دامەزراندنی دەوڵەت و ئابووری دەوڵەت و حرەکەی ئۆپۆزیسیۆن و حرەکەتی حکوومەتی ئێتیلافی ئاوەدانکردنەوە، هەموو لایەنەکانی ژیان تەنها لە سوورەتی یوسف هەمووی تایە. ئەمە هەمووی معجیزە نییە؟ خاڵی سێم زەنگی دەرونی بانگ خواست. بۆ نمونە سکاڵات لێ ئەکەن، ئەترسێنن، لە دەستگا ئاسایشەکانەوە بانگ ئەکرێ، پێت ئەڵێن دارکاریت ئەکەین، هەر ڕەشەت لێ ئەکەین، بەڵام نابێت لەمانە بترسیت. ئەبێ واقعی ئەو 4 دەوری خۆت بخوێنیتەوە بزانین لەکوێ بانگەواز ئەەکەی. بۆ نمونە تو قسە بۆ کورد ئەەکەی،
بۆ ئومەتێک قسە ناکەی چونکە ئێمە ئەوەندە گەورە نین وەکو دکتۆر زاکر نایک کە ئومەتێک گوێی بۆ ئەگرێ تۆ ئەبێ بزانی لە واقعی خۆتدا ئیش ئەەکەی لە وڵاتێک و گەڕەکێک و مزگەوتێک ئەبێ بزانی ئەم وڵاتە پێداویستی چییە لەگەڵ یاساکانی دژ نابێ ڕێزی خەڵکو و بۆچوونەکانیان ئەگری ڕێز لە کللتورەکانیان ئەگری ئەگەر کللتورەکەشی سەقەت بێ ئەبێت بە شێوەیەک بۆی ڕاست بکەوە کە تووڕە نەبێ چونکە پێغەمبەری نازدار درودی خودای لەسەر بێ نەی ئەویست تووڕیان بکە بەڵام قوڕیش کە ئەیانزانی ئەو داوای پرۆژەی لا ئیلەهە ئیلەڵڵاه ئەکا کە هەروە پرۆژەیەکی ئاسان نەبوو چونکە تۆ نابینی لە هیچ شوێنێکدا پێغەمبەری نازدار درودی خودای لەسەر بێ قسەی بە بتەکانی ئەوان وتبێ چونکە ئەی زانی ئەمە واقعی وڵاتی ئەوانە بۆیە وردە وردە بە بێدەنگی لە چاکسازیە بوو هەرچەندە ئازاریان ئەدا تاوەکو هاتەوە هەموو کللتورەکەی تێکدا بەسەریەکاو سەر لە نوێ کللتوری جوانی ئیسلامی پێشکەشکردنەوە ئیسلامیش خۆی وەکو ئاو وایە کە لە دۆڵکەیەکەوە ئەیکەیتە ناو پەرداخێک زۆر بە ئاسانی دێتە خوارەوە بۆیە کە وردە وردە خەڵکەکە تێگەیان ئەوانش بە ئاسانی وەری ئەگرن خاڵی چوارم داوای شتت لێ ئەەکەن کە لە تواناتدا نییە ئەم داوایانە لە پێغەمبەری نازدار درودی خودای لەسەر بێکراوە بۆ نمونە داوایان ئەکرد لە ئاسمانەوە هەورە تریشقیان بۆ داببەزێ و باخ و باخاتیان بۆ دابەزێنێ یان بۆ مەلائیکەتێک نایەت قسەیان لەگەڵدا بکە بۆیە خودای گەورە فەرمووی محەممەد پێیان بڵێ من تەنها بەشەرێکم وەکو ئێوە هیچ شتێکم لە دەسەڵاتدا نییە لە ناو ئێوە ئەژیم بۆیە خودای گەورە بەڵگەی عەقڵیەتیان ئەداتێ بۆ ئەوەی تێبگەن بۆ ئەوەی مامەڵا وەکو مرۆڤێک لەگەڵ پێغەمبەر درودی خودای لەسەر بێ بکەن چونکە دعوەکەی ئیسلاحی و چاکخوازیە کە ئێوێ بیکە ئەم داوایانت بۆیە لێ ئەەکەن ئەیانەوێ بشکێنن تۆش پێویستت بەوەیە وەڵامیان بدەیتەوە خاڵی پێنجەم گاڵتە پێکردن گومانیتیانە هەر کەسێک بانگەواز بکە گاڵتی پێ ئەەکەن بەڵام کەسایەتی خۆت ئەو گاڵتە پێکردنا ڕەت ئەکاتەوە ئیسلام داوات لێ ئەکا کە هەر کاتێک پێویست بوو بە نەرمی قسە بکەی هەر کاتێکش پێویست بوو بە توندی بۆ نمونە لە میدراس کە فەنحاز بە ئەبوو بەکری وت خوایەکەی ئێوە پارەی نییە و فەقیرە ئەبوو بەکر کێشەی بەدەمیە چونکە وا پێویست ئەکا لەم کاتانەدا بکێشی بەدەمیانە یان ئیمامی عومەر کە بینی مسلمانێک لە مزگەوتەکەی پێغەمبەری نازدار درودی خودای لەسەر بێ گردن کەس و خۆی بسوک کردوتەوە کێشای بە پشتە ملیاوتی گردنت بەرز بکەرەوە مسلمان بە عیزەتە عەرەب ئەڵێن لیکولی مەقامین مەقال تۆ کاتێک کە بانگەواز ئەەکەی ئەبێ بزانی لەکوێ و کەی قسەی ڕق یان نەرم ئەەکەی پێویستە واقعەکە بخوێنیتەوە ئینجا قسە بکەیت و نەهێڵی زەلیلت بکەن ئەگەر کەسێک زلەیەکی لێدایت زلەیەکی لێ بدەوە بۆ ئەوی بزانێت ئازاری ڕوومەت چۆنە بەڵام هەر بۆ خۆشیش زلە لە کەس مەدە و دەستدرێژی مەکە سەر کەس بێگومان ئەگەر داوای لێ خۆشببوونی کرد تۆش لێی خۆش بووی ئەوە باشترە چونکە تۆ مسلمانی ئەبێ جیاوازیت هەبێ ئیمامی عومەر ئەفەرمێ نحن قوم أعزنا الله بالإسلام ئیسلام خاوەنی عیزەتە عیزەت مانای ئەوە نییە کوشتن و ئیرهاب بێ عیزەت بە زانست و کەسایەتی بە قووەتی خۆتە ئەبێ ڕازگۆبی نابێ کاری نەشیا و خراپ بکەی تا خەڵک گاڵتت پێ بکە ئەبێ نمونەبی تۆ لە ناو ئەم شانۆیەدا کارکتەری بەرنامەکەی خۆتی ئەبێ بە جوانترین شێوە ڕۆڵەکەی خۆت ببینی ئومێد زۆر سەرسام بووم بۆ ئوسلوبەت تکایە چۆن بتوانم بخوێنمەوە ماکوان من دەبێ بڕۆم کە گەیشتمەوە نەرویز لەوێ ئاگادارت دەکەمەوە چی بخوێنیتەوە ماڵ ئاوایم لێکردن و زۆر مەمنونیم دەربڕی بۆ میواندارەکان وەمە بەستی شم بوو خۆم وەکو بانگەوازێک بۆیان ئەو قسانە بکەم چونکە خەڵکێکی ئەدەبی و ئیعلامی بوون هەڵسام و کەوتمە ڕێ بەرەو نەرویز لە ڕێگادا بە تەنها بووم لە دڵی خۆم داوتم ئەم جنۆکانە وەکو جگەریان لێ هاتووە لەگەڵ خوێنمدا تێکەڵ بوون خۆزگا پەیدا دەبوونەوە ماوەیەکی زۆر ڕۆشتم گەیشتمە شاری یۆتۆبۆری لەوێ زادەم لێ هەڵە بوو بە ئاراستەیەکی هەڵەدا ڕۆشتم شەو داهات بوو تا بە ناویەکە خۆم ڕاست کردەوە پێم سوو ماندووش ببووم لە لێخوڕینی زۆری سیارە ناسەر ویستم پشوێک بدەم و چوومە جێگایە کەمێک دانیشتم هەر کە دانیشتم ئەوەندەمزانی ویرسان و پەروانە ڕۆ من هاتن منیش لە دڵی خۆم داوتم ئەمانە مەبەز نەبوو حەسقیل و سەسیل و بەرقان پێداویستی منن نەکوم ئەمانە لێرە سیرۆکەکە ڕادەگرین هەوڵ دەدەین لە ڤیدیۆکانی داهاتوودا تەواوکەری ڕووداوەکان باز بکەین و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەمان بوون ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شەیریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەسێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکە ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەسێت هەر ڕەخنە و پێشنیارێک یاخود بیرۆکەیەکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆ بنووسن و ئینشاءالله بەپێی تواننا وەڵامتان دەدەینەوە و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم و تەماشاکردنی ڤیدیۆکە تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر
هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.